ئێمە وەک سەرپەرشتیارانی پەروەردەیی بەشێک لە سەرپەرشتیاران بەڕێوەبەری ئامادەییەکان و بەڕێوەبەری خوێندنگا بنەڕەتیەکان بایکۆتی خوێندنمان کردووە بەهۆی چەند هۆکارێک. یەکێک لە سەرەکیترین هۆکارەکان ئەوەیە کە وەکو بەڕێستان ئاگادارن زیاتر لە 55 ڕۆژە موچە وەرنەگیراوە بە لێبڕینیشەوە. بڕیارێکی توندوتیژیان بەرامبەر بە موچەی فەرمانبەران دەرکرد بێگەڕانەوە بۆ هیچ یاسایەک نە لە پەرلەمانەوە نە لە هیچ دادگایەکی کوردستانەوە دەرچوو بێت لە سا 21 موچەی مامۆستایانیان بڕی لە هەموو قەیرانێکە بەناو قەیرانەکانە کە ئەی سەپێنن و لە ئەساسا دروستکراوە یان بەرۆکی موچەخۆران نەگرن بەسەرجەم موچەخۆرانەوە بە مامۆستایانەوە و ئەمە لە لای مرۆڤی بە هەڵوێستی کورد قابلی قوبوڵ نییە. ئێمە زانین لە ڕابردووە مامۆستا بەدەل و کۆمەڵێک هاوڕێی ناڕزایەتی لە دهۆک پەرەیسەند لەم با بڵێن لە سلێمانی لە هەڵەبجە لە کۆیە لە تەواوی شارەکانی کوردستانە ناڕزایەتی هەیە.